تێبینی ئەکرێت لەم پێشانگای نێودەوڵەتی هەولێرە ساڵانە کە بەڕاستی کتێبێکی زۆری ئیسلامی ئەفرۆشرێتن یان ئەتوانێت بمانە کتێبی ئیسلامی سیاسی ئەفرۆشرێتن لەلایەکی دیکە خەلەلێک هەیە لە ڕۆشنبیرەکانی ئێمە کە ناتوانن بەڕاستی ئەو جیهان بینێ و دنیا بینێ کە لە ناو فەلسەفە و لە ڕۆمان و لە ئەدەبیات و لە شعر و لە کۆی بەرهەمەکانی دیکە هەیە بیگەێنن بەو خەڵکە. ئەو جۆرە مەثەلەن ناوەندانە کە هەیە لێرانە و مەراکز و مؤسساتەکان زۆربیان کتێبی ئاینی دەفرۆشن ئەگەرچی کتێبی ئیجتیماعی و مەثەلەن کۆمەڵایەتی و قانون و ئەوانەش هەیە بەڵام زیاتر تەرکیز کراوە لەسەر کتێبی ئاینی بۆ نمونە کتێبی تەکفیر ئەوانەی کە بابەتی نصوصی تەکفیریان تێدایە تەکفیری ئینسانی دەکاتن یان ئەوانەی باسی قیتال دەکات بەبێ ضەوابط و بەبێ ئەوەی کە هیچ بربەستێکی لە بۆ دابنێ بەبێ ئەوەی هیچ شروط و مەرجێکی لە بۆ دابنێ ئەوانە کتێبی خراپیان پێدەگوترێ ئەمەش دیسان دەگەڕێتەوە سەر خوێنەر خۆی دەبێ بڕیار بدەت کتێبێک دەکرێت. هەندێک کتێبی ئاینی هەیە کە لە وڵاتانی وەکو عەرەبستانی سعودیا و قەتەر مەمنوعە کە چی دەبینین لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر عەرزەکرێ و زۆرێک لە خوێنەران ڕووی تێدەکەن ئەم کتێبانە بوو بەلاوکردنەوەی هزری توندوتیژیە و داوا دەکەم لە ئەو کەسانەی کە بەرپرسن لەم پێشانگە بەڕێوەبەرانی پێشانگای نێودەوڵەتی هەولێر کە ڕێگر بن لە بەلاوبوونەوەی ئەم جۆرە کتێبانە. سا گلک مهم بهن دانان و بعدام بنسر شبر کو کلتور می کردواری ابتدا و کلتور می کردواری حساده بعدام بیت نامریتن نخواست من جیل می نوکای چته حسایی که من فتر تکنولوژی ما یا تأثیر آلگیری کلتوری ما بچه که هادیا برزکنن هک حرفی سوال تو صاحب من گلک باشه بومه و جیل می نوکای. I'm really pleased to be here in Duhok today. It's an amazing cultural event to be here. It's really great to see people in traditional wear and to see the culture because being from England, Britain, I don't know much about Kurdish culture and it's really amazing to see all the artwork and beautiful craftsmanship. جای بەهارێ گەلک زۆرە زۆر دێت بەس لەبەر ئەوەی قەیرانە خەڵکەکە تێگەیشتی پارەی نییە مەعاش نایێت مەعاش زۆر بە کەمی دێت نایێت ئێستا من بەخۆ بەڕاستی پێ برێم نییە پێم خۆشە خەڵک هەمڕۆ لەکەی بە یەک ناڵ بکرێت بەس تەماشا کە بازارێک ئێستا وەکو ساڵان نییە. جای بەهاری کەنگرا کوارگا کاردیا ڕێواسە سۆریازە لوشیا ئەوانە هەموو جا بە زۆری لە چای لە منتقەی برادۆز دێن سلێرکە